لەسەر ناوچەکە و هەروەها هەواڵەکانی شەڕی ئۆکرانیا دەخینە ڕووبۆتان. ئەمە هەروەها بەحسا ئاگاهیین داوی لە دۆر ڕێشنویسا دادگەها بلندا ئەمریکایە کۆ بووە جهێ نەرازیبوونان و ڕەوشە پەنابەرێن ئوکرانی لەسەر سینۆرێ باشووریە ئەمریکایە دکن. پیودارا کوشکاسپی جنساکی روجا سهشمه گوت ببور روجا چهارشنبه گوت روسیا شر خو ل اوکراینای ج دست دایه ده برسوا پرسیاره که دل دور بیناسینا سرکفتنا اوکراینای ساکی گوت روسیا به اریکرنا ولاتی یعنی به اریشکرنا ولاتی کی جیران ده آرمان جن خدا تکچو و نشان به سروک روسیا ولادیمیر پوتین دا او گوت وی خواست ناتوی دابش بکه خواست ولاتین روجاوا دابش بکه لدیار اف یک نبو سروک اوکراینی ولادیمیر زلنسکی روجا چهارشنبه گوت ولاتی وی نکاره رکفتنه که به مسکو را بپذیرینه که ده ربده هزین روسی لناو اوکراینای بمینن ساکی گوت امریکا ده هر تشتکی بکه جبو آلیکاریا سربخویی و سروری اوکراینای و هر وها به هسکرنا دست اوکراینیان ده شر و لسر ماسای دیالوگی ده. ڤڵۆدیمیر زەڵەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیان 344 کەس لە شاری گەماڕۆدراوی ماریۆپۆل گوازراونەتەوە. زەڵەنسکی گوتی ئەم ژمارەیە جگەل لەو 150 کەسەیە کە لە سەرەتای ئەم هەفتەیەدا لە سەنگەرەکانی ژێر کارگەی پۆڵای شارەکە گوازراونەتەوە. ئەو گوتیشی لە هەوڵدان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ ڕزگارکردنی ئەو کەسانەی کە هێشتا لە کارگەی ئازۆفستاڵ ماونەتەوە کە ژن و منداڵیشیان تێدایە. به آلیکاریا شارزای ناونتوی اوکراینای کار دیکه که بریا تکنولوژیا 100 سالا 21 بلگه آن کم بکه لدور گناهکاری شر دا که گناهکاران بینه بر دادوریه. بهتری 50,000 پلیس لنافچه شر هاتنه بلاف کرن نتنه جبو وگراندنا ایریشن روسی بله هر وها جبو وکورین لدور گناهکاری که دبن گناهکاری شر. ارککا شارزایانه که جعالی رخصتنا اولکاری و هفریزی لأوروپای دبه. ایرینا ویندکتووا دوزگرا گشتیا اوکراینای جدنگ امریکای را گوت که او وکولینان دکه و هفریزی دوی درباره ده به دادگاه ناونتویا گناهکاری را دکه. واشنگتن خەریکی داڕشتنی پەلانێکە بۆ یارمەتیدان و هێنانی ئەو ئۆکرانیانەی کە لە سنووری ئەمریکا و مەکسیکەوە خۆیان گەیاندووەتە سنوورەکانی ئەمریکا. راپۆرتێکی دەنگی ئەمریکا سەبارەت بەو پلانەی ئەمریکا پێکەوە دەبینین. ڤیتەڵی دمیانێک ئەمریکیەکە لە دایکبووی ئۆکرانیا کەمانیەک پێش ئێستا بە فڕۆکە لە نیویۆرکەوە بەرەو تەیوانە لە مەکسیکا ڕۆیشتووە تا یارمەتی پەنابەرە ئۆکرانیەکان بدات کە دەگەنە سنووری ئەمریکاوە. هەزاران پەنابەری ئۆکرانی لەسەر شۆستە دانیشتون شوێنێکی بچووکی وەستانی پاس هەیە یەک تەوالێت هیچ شوێنێک نییە مۆبایلەکەت شەحن بکەیتەوە لە چۆڵەوانی داین. خۆبەخشەکان یارمەتیان داوە کە ئەمیانە وەرزشیە بگۆڕن بۆ پەناگەیەکی کاتی کە لە ڕێگەیەوە وەک دمیانێک دەڵێت هەزارانی پێدا تێپەڕیوە لەوێ و پاسەکان دایان بەنە سنوور و لەو شوێنەی کە لەلایەن کارمەندانی پاسەوانی سنووری ئەمریکاوە وەردەگیرێن و ڕێگەیان پێ ئەدرێت بچنە ناو ئەمریکاوە. ئەو پاسانە لە 25 مانی چواردا ڕاگیران کە سنوورەکە بەڕووی پەنابەرانی ئۆکرانیدا داخرا و لە جیاتی ئەوە پیان گوترا کە بە ئۆنلاین ناوی خۆیان تۆمار بکەن لە ڕێگەی پرۆگرامێکی نوێی بەڕێوەبەرایەتی بایدنەوە بە ناوی یەکگرتووینە پێناو ئۆکرانیا. مارک ریبیکۆڤی خۆبەخشیش لە بەرەی سنووری ئەمریکاوە دەڵێت بەرنامە نوێیەکە ئەو دۆخە قەڵەباڵغانە ڕادەگرێت کە لە سەرەتایی شەڕەکەوە بینوێتی. خەڵک ڤیزا وەردەگرن و لەسەر بنەمایەکی باشتر بە فڕۆکە بۆ ئەمریکا دەڕۆن. ئەوان دەتوانن ئەو ڤیزەیە لە ئەوروپا وەربگرن و هەروەها لە مەکسیکۆ سیتی هیچ هۆکارێکیش نییە کە بێن بۆ تیوانە و لە کەم دابن. پۆلینا فریشکۆ بۆ ماوەی 12 ڕۆژ لەگەڵ هاوسەرەکەی و کوڕەکەی و سەگەکەیان لە پەناگەیەکی بۆمدا خۆیان حەشاردا بوو. ئێستا ئەوان لە پۆڵەندا هەوڵ دەدەن لە بەرنامەی یەکگرتووین لە پێناو ئۆکرانیا خۆیان ناونووس بکەن. ئەو دەڵێت گەورەترین بەڕێنگاری دۆزینەوەی سپۆنسەرێکی ئەمریکاییە یاخۆت داڵدەدەرێکی ئەمریکی کە پشتیوانیان بکات.
پرۆگرامەکە دەڵێت کە هەموو پشتگیریە داراییەکان لەسەر شانی ئەو کەسانەیە کە میوانداری تۆ دەکەن. ئەمەش لەوانەیە ئەوان بترسێنێت. بیریان لێ کردوێتەوە کە بۆ ماوەی 2 ساڵ هیچ پشتگیریەکیان نابێت. بە دڵنیایەوە بە هیچ جۆرێک. لە ئێستادا بەرنمەکە پشتگیری دارایی بۆ ئەمریکیانە دابین ناکات. ئەوانەی کە رازی دەبن یارمەتی پەنابەرە ئۆکرانیەکان بدەن. پارێزەری کۆچبەری ناتالیا پۆلۆختین دەڵێت کە ئەوەش کاریگەریەکەی سنووردار دەکات. ئەگەر سەیری ئەو بارودۆخە بکەی کە ڕوبەڕووی پەنابەرانی ئەفغانی بۆتەوە کە زۆر لە مێژەوە نەبووە، ڕەخنەی زۆری لێگیراوە بۆ هێنانی خەڵک بۆ ئێرە بەبێ هیچ پشتیوانیەک و هیچ سەرچاوەیەک و هەر شتێک کە بۆ ئەو کەسانەی دابینی بکەن، من پێشبینی دەکەم کە بۆ کۆمەڵگەی ئۆکرانیش هاوشێوە بێت. پرۆگرامە نوێیەکە پێویستی بە پشکنینی ڕابردوو پاشخانی سپۆنسەرەکان و یادەڵدەدەرە ئەمریکایەکان هەیە. هیچ ڕێگەیەک بۆ بە هاوڵاتی بوونی پەنابەرانی ئۆکرانی دابین ناکات. دوای 2 ساڵیش دەبێت ئەمریکا بەجێ بێڵن مەگەر ئەوەی کە دۆخی کۆچبەریان لە ئەمریکا گۆڕی بێت. ji bo ronîkirin û şêrvekirina rewşa dawiya penaberên Ukraynî li ser sînorê Başûrê Amerîkayê niha hevkarê me Necîb Balayî ji pêş Kongresa Amerîka bi me re ye. Dem baş Necîb nûçeyên dawî di vê derbarê de li cem te çi ne? Belê Salih wek dizanî ku piştî 24 Şubatê dema ku hêrişên Rusya dest pê kirî û hind bajarên Ukrayna bombabaran kirîn û hatîne nav axa Ukrayna da keteka ya penaberên Ukraynî bi her awayî bi her riyekê xwegihand bû ser sinûrên Başûriyên Amerîka bi taybet ser sinûrên Amerîka û Meksîkê. Niha li wê derê hejmareke zêde ya penaberan kom bûye. Li ciyên weke Tixwana û Cancun û Meksîk û City bicih bûne û di kampan de hatine bicih kirin. Lê dema ku ew heta astekî asêman li wê herêmê û nekarî bêhne nav axa ya Amerîka, rêveberiya Biden rastî hind rexneyan hat. Gelek saziyên navnetewî, saziyên mafê mirov, saziyên penaberan hem nava Amerîka hem li derve rexne arasteyî rêveberiya Biden kirin. Ew bû piştî van rexneyan Biden 21 mehêda 21 mehabûrî da gutarek pêşkêş kir û wê gutarê da alîkarî ji bo Ukrayna her awayî alîkariya siyasî, alîkariya leşkerî, alîkariya mirovahî. Başa Necîb dema tu behsa rexneyan dikî rexne ji aliyê komariyan dabûn em zanin berê nakokît navêna demokratên komariyan li ser koçberiya li ser sînorê Başûrê Amerîkayê heye. Gelo ev jî yek di nav wan nakokiyan de yan jî rexneyên taybet bi rewşa penaberên Ukrayna li wê derê dibin. Belê ji her du aliyan ve Salih ji aliyê komariyan ve ji ber ku gotî programeke weke bêjin yekgirtî nîne ji bo anîna wan û her wisa li ser sinûran hind pirs girêk derketine û her wisa saziyên navnetewî û saziyên yên mafê mirov yên navxweya Amerîka rexne kirin. Saziya ku ya qubulkirina penaberên Ukraynî an hemû penaberan USRAP her wisa saziya IRC ketne tevgerê. Hevkarî piştî megu ku Biden her pêşembê gutara xwe pêşkêş kir di 28 mehê jî da jûra ya Roosevelt li qesra spî ew got piştî ku rexne hatîn got ew dikarin êdî rast rast ji welatên Ewropa an jî ji nava Ukrayna bihêne nava Amerîka û weke penaber bêne wergirtin. Belê divê derbarê de divê Necîb ku ew kesek ji wan hebe li vê derê wan garantî bike yanî malbatek kesûnasek kesekî nêzîkî wan kesên Ukraynî hebe ku li Amerîka hinekî wan vehewîne û alîkariyê bawekî kesane ji wan re bike. Ne em behsa kesên ku li ser sînor mane yanî niha Amerîka ew mîkanîzm heye ku em bibêjin wek nimûne çawa Efganî wergirtin bi wî şêweyî werdigirin yanî ew programa United for Ukraine çawa ji bo van tê em bêjin cîbecî kirin. Belê Salih ew bernama yekgirtin ji bo Ukrayna bû anîna penaberên Ukraynî bi her awayî wek dizanî berî niha berî du heftiyan hind tedbîrên giran hebûn ji bo hatina wan bû nav axa ya Amerîka. Bi taybet mesela ya ewlekarî ya kesên ku divê backgroundê wan bihête
لپرسین هەروەسا پرسگرێکە یا کوڤید 19 یا مەسەلێ سەخلەمیە هەنە دویا بوو و شەرت و مەرج هەنە دەوێتن و ئەو زەڵال ببن حتا و ئەو بکارن ژێ سەر سنوورێن مەکسی بێنە ناڤ ئاخا ئەمریکا هەروەسا مەرجێکە دژی هەبوو ساڵح و divê ew kesên ku bêne nava Amerîka û wek dizanî ku 100,000 hejmareke 100,000 erê kirine ku ew ê bînne nava Başa necî ew ku erê bûyne ew ê ku derbas bûyne rewşa wan e ya penaberiyê ya penaxwaziyê li nav Amerîka çawa dibe dibine penaber bo demên dirêj nasnameya yani em bibêjin green cardê mayîna dayîn vê derê werdigirin nagirin rewşa wan wê çawa Belê Salih destpêkê programa anîna penaberên yên Ukraynî ew bû ku ew mirovên wan ew xizm û kesûkarên wan sponserê yani mazûvanê wan ew kesê ku wan mêvandarî dike li Amerîka divê ew hemû tişta yani hemû mezaxtinên wî yên kesayetî yên wî penaberî bigire serxwe lê piştî ku saziyên penaberan û hevkarî navbera Wîzareta Derve ya Amerîka û Wîzareta Ewlekariya Navxweyî û saziyên penaberiyên li Amerîka hevrêziyek û hevkariyek çêbûye niha hindekî berc û şert nerin bûne û hatine guhartin ji bo ku ihtimala heye jî maneka her û her yani maneka daîmî jî bidene gelek penaberan helbet şertên pêşî jî hene Salih ji bo van penaberên Ukraynî bi demêre dibe ku were guhartin jî li gor pêvajoyên dawî ku li Ukraynayê çawa bibin gelo şer berdewam bike yan bisekine renge bandorê bide ser vê yekê gelek spas necî balayê tê ji pêş kongresê me rabûyî Spas پەرلەمانی بولگاریا لە دوای مشتومڕێکی زۆری نێوان حکوومەتی هاوپەیمانی ڕەزامەندی خۆی لەسەر یارمەتیدانی زیاتر بۆ ئوکرانیا دەرکرد. پیشنیارەکە کە لەلایەن حزبی میانەڕەوە پێشکەشکرا لەلایەن 200 پەرلەمانتارەوە پشگیری کرا و 16 کەسیش لە دژی بڕیارەکە بوون. دەنگدانەکە دوای ئەوە هات کە ڤڵۆدیمیر زەڵەنسکی سەرۆکی ئۆکرانیا نامەیەکی نار بۆ پەرلەمانی ئەو وڵاتە و داوای کرد لە جیاتی گەیاندنی چەک بۆ ئۆکرانیا کەلوپەلی سەربازی تێکچووی ئەو وڵاتە لە بولگاریا چاک بکرێتەوە. بولگاریا پێشتریش یارمەتی دەری ئاوارەکانی ئۆکرانیا بووە. ڕاگەیاندنی ئەم ڕەزامەندیە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا لە کاتێکدا یەک کەسێ لە حزبەکانی هاوپەیمان لە حکوومەتی بولگاریا ڕازی بوون بە پلانەکە و لایەنی چوارەمیش کە حزبی سوسیالیستی لایەنگری رووسایە هەڕەشەیان کردبوو کە ئەگەر ئەو جۆرە هاوکاریانە پەسەند بکرێ واز لە ئێتلافەکەیان دەهێنن. ساڵح باسی بولگاریامان کرد وەک دەزانی وڵاتی بولگاریا وڵاتێکە کە ئەندامی ناتۆیە و لە ئیستادا زیاتر لە 90,000 پەنابەری ئۆکرانی لە خۆ دەگرێت. ڕاستە بەفرا و نەتەنێ واژی ئەوەن شێ باڵکێشی دوێ نوچەیەدا وەکو زلنسکی بە پەرلەمانە وەرەداخە زلنسکی دەستپێکا شەردەژی بە گەلێک پەرلەمانین گەلێک وڵاتین ڕۆژ ئاوارە دناواندا سەریواندەژی ئەمریکا بە ئەنجمەنە نونەران ئاخوی ئەڤژی نیشانێکێکی دەک و خەلکێن وان وڵاتان پشتیریا ئوکراینای دەکەن نەتەنێ ئەمە بێژن سیاست و دەولەتێن وان هەرحال ژبلی vêjî me hinek tiştên din jî divê wê de Kurd Connectiona îro da hene ji navan jî ew reşnivîsa dadgeha bilinda ku belav bûye bûye cihê nakokiyê reşnivîseka dadgeha bilinda Amerîkayê belav bûye da nakokî navêne her du aliyan de çêbûne lê berî wê em biçin navbirekî. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. بەڵاوبوونا ڕەشنویسەکە دادگەها بلند لە ئەمریکایە لە دۆر ڕاوەساندنا بریارە ڕۆ ڤی وێید یا گرێدایی مافێن ji بەرخۆبرنێ کۆنگرێسا ئەمریکایە هەژاندیە. بریارە ڕۆ ڤی وێید بەری نێزیکی 5 ساڵی مافێ ji بەرخۆبرنا زارۆکان یاسایی کرد و محافظکارên کۆماریên ku bi dehan salin hewl didin wê rawestînin pesna reşnivîsê didin di demekê ku demokratan soza şerê li dijî wê daye. Ew dibêjin ev yek dê bandoreke berfireh hebe. Rawestandina Roe v. Wade dê her wiha bibe
ناووندا راکێشانên هەردوو ئالیên کۆماری و دەموکراتان di hilbijartinên nîvdem yên îsal de. جو بایدن سەرۆکی ئەمریکا ڕەخنە لە ڕەشنووسێک دەگرێت سەبارەت بە هەڵوەشاندنەوەی یاسای لەباربردنی منداڵ کە لە دادگای باڵای ئەمریکا دزەی کردووە و ئەوە پیشان دەدا کە ئەو دادگایە لە هەوڵدایە یاسای ڕۆڤی کە یەکەم جار لە ساڵی 1973 بۆ یاساییکردنی مافی لەباربردنی منداڵ پەسەندکرا هەڵبوەشێنێتەوە بابەتێک کە پێدەچێت کاریگەریەکی زۆریشی لەسەر دەنگدەران هەبێ لە هەڵبژارنەکانی کۆنگرستا کە بڕیارە مانگی 11 بەڕێوە بچێ. پێکەوە بینەری راپۆرتێک دەبین سەبارەت بەم بابەتە. هەرچەندە هێشتا هیچ بڕیارێک لەلایەن دادگای باڵای ئەمریکاوە نەدراوە، بەڵام سەرۆک جۆ بایدن بڕیارەکە بەو پەڕی توند ناو دەبات. ئەوە پەیوەندێکی زۆری بە منەوە هەیە. بەهۆی ئەوەی ئێمە دوای 50 ساڵ بریار بدەین ژنێک مافی بژاردەین نەبێ بریاری خۆی لەو بارەیەوە بدات. ئەمەش واتای ئەوەیە کە پرسیار لەسەر هەموو بریارێکی دیکەی پەیوەست بە مافی تاکە کەسی دروست بکات. بە گوێرەی بەرنووسێکی ڕاوەرگرتن ئەوەی دزەی کردووە و یەکەم جار لەلایەن پۆڵەتیکۆ راپۆرت کرا دادگای باڵای ئەمریکا ڕەنگە لە ماوەی چەند مانگێکدا بڕیاری مافی ئازادی ژنان بۆ منداڵ لەباربردن هەڵبوەشێنێتەوە و بەوەش بڕیارەکە دەکەوێتە دەستی یاسادانەرانی ویلایەتەکانەوە. مەسەلەی ئەوەی وەک ژنێک کە تۆ بتوانیت پرۆسەی منداڵ لەباربردن بۆ خۆت لە ویلایەتێکدا دەستەبەر بکەیت ئەوە بە تەواوی بەندە دەبیت لەسەر ئەوەی کە تۆ لە چ ویلایەتێکدا دەژیت. ئێمە لە ئێستادا مەزەندە دەکەین کە ئەم بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و نزیکەی 26 بۆ 28 ویلایەتی ئەمریکا ئامادە دەبن بۆ دەست بەجێ قەدەغەکردنی منداڵ لەباربردن. داکۆکیکاران لە مافەکانی مرۆڤ دەڵێن بەدەستهێنانی خزمەتگوزاری تەندروستی دوو گیانبوونی ژنان لەوانە منداڵ لەباربردن کلیلی سەرەکی بەشداری تەواوی ژنانە لە کۆمەڵگەدا. جا ئەگەر بڕیاری دادگای باڵای ئەمریکا ناسراو بە ڕۆڤی وەید ڕەت بکرێتەوە ئەوە کاریگەری لەسەر 36 ملیۆن لە ژنان دەبێت. ڕەتکردنەوەی بڕیارەکەی دادگای باڵای ئەمریکا بە ڕێژەیەکی نایەکسان کاریگەری دەکاتە سەر ژنانی هەژار، بەڵام ئەو ژنانی کە دەوڵەمەندن دەتوانن سواری فڕۆکەیەک ببن و بۆ منداڵ لەباربردن بچن بۆ شوێنێکی دیکە. هەر بۆیە بەشی زۆری کاریگەریە دژوارەکە دەکەوێتە سەر شانی ژنانی هەژار. نەهێشتنی پاراستنی یاسایی بۆ منداڵ لەباربردن ئامانجێکی لە مێژینی نەریت پارێزان بووە، بەڵام ڕابەرانی کۆماری مەسەلەی دزەپێکردنی تاوتوێکردنی پرۆسە یاساییە ئەو پەرینهێنەکەی پەیوەست سەرکۆنە دەکەن. ئێستا لە نێو خودی دادگای باڵادا کەسێک هەیە کە هەڕەشە لەسەر بەخۆی دادگاکە دەکات. هەواڵی دزەکردنی راپرسیەکە هانی هەردوو لایەنی داوە و بڕیارە لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستی نیوەی خولی سەرۆکایەتیدا لە مانگی 11 ئەم ساڵدا ئەم مەسەلەیە هانی دەنگدەران بدات. هیچ شتێک لە دەستوری ئەمریکادا نییە کە ڕێگە بە کوشتنی کۆرپەلەیەکی لەدایک نەبوو یان منداڵێکی لەدایک بوو بدات. پێم وایە گەر بڕیاری دادگای ناسراو بە ڕۆڤی وەید هەڵبوەشێنرێتەوە ژمارەیەکی زۆر لە ژنان گیان لەدەست دەدەن. ئاماری راپرسێکی گشتی ئەوە پیشان دەدات کە زۆرینەیەکی ئەمریکایەکان لەگەڵ ئەوەدان منداڵ لەباربردن لە زۆربەی یان هەموو حاڵەتەکاندا یاسایی بێت. لە باژارە نیویۆرکێژی وەکو هەنجهێندرن ئەمریکایە خۆپێشاندان لە دژی ڕەشنویسا دادگەها بلند بوون و خەلک لە مەیدانا فۆلی یا باژێر کۆم بوون داکو نەڕازیبوونا خۆیان دەوێت دەربارەیدا نیشان بدن. لە ئەمریکای گەل لە کەس پشتی نوچەیەک و پۆلیتیکۆیدا هاتە پارڤەکردن و دەگوت و دادگا هەری بلند یا ئەمریکایی دەبێت و پێشیە بەربرنا زارۆکان ئەنگ و کورتاژی خەدەخە بکە دەرکەتن کۆڵانان. نیویۆرکژی یەک ژوان باژاران بوو و پرتری وانژن ji بۆ mafên xwe li taxa Manhattanê çalakiyek lidarxistin. Di çalakiyê de xwepêşandaran amaje bi vê yekê kirin ku kesek nikare mafê kurtajê ji wan bistîne. Ez gelek hêris û nerahet bûyme. Karbidestên ji bo mafên me kar dikin, ji bo jinaniyên ku dikarin cîhanê da guhartinekê çê bikin, بۆ گیانdaran û candaran tiştekî nakin, lê bû tiştekî hêştayê bêcan e yasayan danin. Dayana jî dibêje wan 5 sal berê piştî çalakiyan mafê kurtajê bi dest xistibûn. Lê niha dibînin ku wan careke din dibin 5 sal berê. Her wiha Dayana di berdevamiya xeberdana xwe da got ku
ئەو چەند ساڵبەرێ ji بۆ mafê Kurta jî koçê New Yorkê dike. Li niha mafê wê dibek û ji wê werestandin. So I'm very angry that we're back at this. Ez pitir hirs bûm li wêrê. Careke din em vegeriyan 5 salan berê. Hêj biryar nehatiye dayîn. Lê em hez dikin ku bila dadgeha herê bilind bizanin ku ew nikarin vê biryarê ji bo jinên vî welatî bidin. Kalîma jî got ku ger mafê wanê Kurta jê ji wan werestandin, ew xwe ne paşve dixin, ne jî bêdeng dikin. I'm really angry about this because number one, it's people that Ez gelek acizim. Li vêrê mirov qanûna çê dikin û bandora van qanûna li ser wana çinîne. Nizanim çima ji bo jinan biryarê din. Hêjeyê gotinê ku li Amerîkayê ji aliyê dadgeha herê bilind ve di sala 1973 da bi navê Roe vs Wade mafê Kurta jî bi qanûnî hatû bûdayîn. Lê eger ev qanûn were guhartin, li temamiya Amerîkayê dibe ku mafê Kurta jî were rakirin. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. یاسای لەباربردنی منداڵ یان ڕۆ ڤێرسز وەید لە وەتای لە ساڵی 1970 پەسەند کراوە تاوەکو ئیستا دوو بەرەی لە ئەمریکا دروست کردووە. بەرەیەک کە لایەنگری ئەو یاسایەن و لەباربردنی منداڵ وەک مافێکی بنەڕەتی ژنان سیر دەکەن. لە بەرامبەریشتا بەرەی دژبەرانی ئەم یاسایە وەک بزوتنەوەی لایەنگرانی ژیان کە بەتوندی دژی لەباربردنی منداڵن. بۆ زانیاری زۆرتر لەسەر مێژووی ئەم یاسایە و مشتومڕەکانی ئەم دوایەش سەبارەت بەم بابەتە دەڕۆمەلای هاوکارم هێرۆ زەنگەنە. هێرۆ وێرایی سڵاوم سەرەتا ئەگەر بکرێ پێش هەموو شتێک بە کورتی مێژووی ئەم یاسایەمان بۆ باس بکەی ڕەنگە بینەرانمان پێیان خۆش بێ بزانن کە ناوی ڕۆ ڤێرسز وەید لە چیۆ سەرچاوی گرتووە. بەڵێ سڵاوتان لێبێت بەفراو سەرەتا ئەم یاسایە ئەمە بابلین سکاڵایەک بۆ سکاڵایەکی یاسایی بووە کە لەلایەن ژنێکەوە کە لە ساڵی 1969 دووگیان بۆ بەسێ مناڵی و کە ویستێتی لەباری خۆی بدا و ڕێگەی پێ نەدراوە. ئەم ژنە بابلین ناوچەکەی بە ناوی جین ڕۆ بووە. جین ڕۆ لەو کاتەدا کە سکاڵایەکی لە دژی هێنری وەید کە دادوەری ناوچەیی بووە لە ویلایەتی داڵەز و لەو کاتەدا داڵەز ڕێگەی بە ویلایەتی داڵەز ڕێگەی بە ببوورە لە تێکساس ڕێگە بە لەباربردنی منداڵ نەدراوە مەگەر ژیانی دایکەکە لە مەترسیدا بوو بێ. جا ئەو سکاڵایەک تۆمارەکەوە لە پاشانە ئەم سکاڵایە کاتێک ئەچێتە بەردەم بابلین دادگای ناوچەیی لە تێکساس لەلایەن سێ دادوەرەوە بابلین سکاڵاکەی پەسەند دەکرێت و لە بەرژەوەندی ئەو بڕیارە دێ. پاشان ئەو دادگای ناوچەیە هەستاوە کە بابلین پێداچوونەوەی کردووە و دۆسێکە ڕۆشتۆتە بەردەم دادگای باڵای ئەمریکا وەلەو کاتەدا دادگای باڵای ئەمریکا بڕیاری داوە کە مافی لەباربردن هەبێت بۆ ژنان. بەڵام یەک شتی کە دەکرێت ئاماژەی پێ بکەین هەر ئەم یاسایە کە مافی لەباربردنی بۆ ژنان بەرجەستە کردبوو لە ئەمریکا مافی لەباربردنی بە ژنان دابوو. هەر ئەم یاسایە لە ساڵی 1970 جارێکی تر بە یاسایەکی تر هەر لە دادگای باڵا کۆمەڵێک کۆتوبند بۆ ئەم یاسایە دانرا کە ئێستاش وەکو دەزانین لە تەواوی ویلایەتەکانی ئەمریکا یعنی مافی لەباربردن بەو شێوەیە نییە کە ژن بتوانێت بابلین خۆی بڕیار لەسەر ئەوە بدا. کۆمەڵێک کۆتوبندی تر هەیە کە وردەکاری زۆر هەیە بۆ ئەم بابەتە. بۆ نمونە پێم وابێ یەکێک لەو کۆتانە ئەوەیە لە سێمانگی یەکەمە ڕێگە پێدراون بەبێ مەرج بتوانە منداڵەکەیان لەبار ببن بەڵام لە سێمانگی دووهەم و سێهەمە کۆمەڵە کۆتوبندیان لە بەردەمە ئەگەر بیان نەوێت منداڵەکەیان لەبار ببن. بەڵام باشەوە هەر لەم دواییانەش لە چەند ویلایەتێک ینی کۆمەڵی کۆتوبندی تر هات کە باز لە تەندروستی دایکەکە ئەکەن ئەگەر تەندروستی دایکەکە بابلین تەندروست نەبێ ئەو مناڵە بۆ ئەوە یاخود لە هەندی حاڵەتە ئەم دووگیان بوونە بە چ شێوەیەک بووە ئایا ئەمە بابلین دەست درێژی بووە یا دووگیان بوون یان کۆمەڵی خاڵی ورد هەیە لەم بابەتەیە بەفراو کە باسی ئەکرێت و ئەگەر لێی ورد بیتەوە زۆر شتی تر هەیە. زۆر باشە هێرۆ لە ئیستادا وەک دەزانیم ڕۆژانە مشتومڕی ئەوە زۆرە لەسەر ئەوەی کە لەوانەیە لەلایەن دادگای باڵاوە ئەم یاسایە لە دوای نزیکەی 50 ساڵ هەڵبوەشێتەوە. بەو پێیەی کە دادوەرانی دادگای باڵا زۆرینەیان کۆنزەرواتیڤن پێ دوایە لەوانەیە یاساکە هەڵبوەشێتەوە؟
بڵێ ئەم یاسایە هەروەکو باسمان کرد کە لە ساڵی 1970 و با بڵێن پەسەند کراوە و لەو کاتەدا کاتێکە بڕیار لەسەر ئەم یاسایە درابوو بە کۆی کە با بڵێن دادوەرانی دادگای باڵا کە نۆ دادوەرن لە کۆی نۆ دادوەرە حەوت دادوەر دەنگیان بە یاساکە دابوو لەو کاتە بەڵام ئێستا دینەوە دادگای باڵای ئێستا کە سیرکەین خۆی لە چێوە ئەم شتە سەرچاوی گر کاتێکە راپۆرتێک بڵاو بۆ یاخود راپۆرتێک دزەی کردووە لەناو دادگای باڵاوە کە بەنیازی ئەوەن دەنگدان جارێکتر لەسەر ئەم یاسایە بکرێتەوە لەمەوە سەرچاوی گرتووە شتەکە خۆی دادوەرەکانی دادگای باڵا ڕاستە دەبێت بێلایەن بن دەبێت بێلایەنن و بەڵام لەلایەن لەو لایەنانی کە لەلایەن ئەو سەرۆکانی کە دەستنیشان کراون بۆ نمونە دادگای باڵای ئێستا کە نۆ دادوەری تایە 6 لەوانە لەلایەن سەرۆکە کۆماریەکانەوە دەستنیشان کراون کەواتە ئەمانە بە کەسانی با بڵێن ئەمانە بە پارێزکاران یاخود کۆنە پارێزان دادەنرێن لە ناو دادگای باڵادا و تەنها سیانیان لەلایەن سەرۆکێکی دیموکراتەوە دەستنیشان کراوە کە ئەمانش لیبراڵەکانن لە دادگای باڵادا ئێستا 3 ژن هەیە کە 2 ژن لەوانە لیبراڵن و 1 ژن لەوانە لەلایەن سەرۆکی پێشوو دانەڵد ترامپەوە دەستنیشان کرا و ئەو لە کۆنە پارێزەکانە ئێستا چاوەڕوان دەکریان شارەزایان دەڵێن ئەگەر ئەم یاسایە ئەم جارێکی تر بێتەوە تاوتوێکردن و دەنگی لەسەرا بدرێ هەڵ ئەوەشێتەوە لەبەر ئەوەی 6 بە 3 ینی باڵانسێک نییە لە دادگای باڵایە ئێستا لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا جا بۆ ئێمە زیاتر بۆ بەهۆی بە جێگای نیگەرانی ئەو کەسانی کە دەڵێن دەبێت ژنان بەدەستی خۆیان بێ ینی ئەوانەی کە پێیان ئەڵێن پرۆچۆی ژنان خۆیان بڕیان لەسەر جەستەی خۆیان بدەن ئێستا یان نیگەرانێکە زۆر لەوەی لەبەر ئەڵێن هەر کاتێکە ڕۆشتە دادگای باڵا و دەنگی لەسەر بدرێ بێگومان چونکە زۆرینن هەڵ ئەوەشێتەوە یاساکە بەڵام سەیری شەکە ئەم یاسایە لەم با بڵێن ئەم بەرنووسە لەم کاتەدا دزەی کردبوو لەبەروی دادگای باڵا هەمیشە ویستوێتی بابەتەکانی کە تاوتویەکە یاخود دەنگی لەسەردا بەنیهێنی بمێنێتەوە لەبەری دادگای باڵا نایەوێت بکەوێتە ژێر کاریگەری خەڵکەوە ئێستاش دەبینین سەبارەت بەم خاڵەی کۆتایی کە باسی ئەوەت کرد کە دەڵێ کە لەوانە بێ ویستیانە ئەمە بە شێوەیەکی نەهێنی جێبەجێ بکەن و چۆن بووە کە ئەمە دزەی کردووە بۆیە پێم خۆشە بڕۆمە سەر ئەو پرسیارە گەر بکرێت بە کورتی وەڵامیان پرسیارم بدەیتەوە کە لەوانەیە کە با بڵێن دزەکردنی ئەم با بڵێم ڕەشنووسە لەلایەن دادگای باڵاوە بە مەبەستی ئەوە نەبێت کە کاریگەری بخاتە سەر هەڵبژاردنەکانی داهاتوو کە بڕیارە لە مانگی 11دا بەبەستم هەڵبژاردنەکانی کۆنگرسە بەڕێوە بچێ یا ئەمە بزانم کاریگەریەکانی چی دەبێت بەسەر هەڵبژاردنەکەەوە خۆی بابەتی لەباربردن بابەتێکی مشتومڕ لەسەرە لە ئەمریکا ینی هەر لە پێشتریشۆ لە هەڵبژاردنەکانی ڕابردووشدا هەمیشە یەکێکە لەو بابەتانەی کە مشتومڕی لەسەر ئەکرێ لەبەرەوەی تۆ دەنگ بەکێدی ئەمە کاریگەریە لەبەر نەک تەنها لەبەر با بڵێن قەدەغەکردنی لەباربردن یاخود بە یاساییکردنی لەباربردن لەبەر ئەو یاسایانەی تریش ئەو وردەکاریانەی تریش کە ئەیگرێتەوە ینی ئایا بیمەی تەندروستی ئەمە با بڵێن ئەرکی دارایی ئەمە ئەگرێتە سەرشانی یان نا ئایا لە چه حاڵەتێکا دەتوانن مناڵ لەبار ببرێ ئەمە شتانە هەمووی ینی وردەکاریە کە وەکو ئاماژەم پێکرد ئەمە هەمووی کارەکاتە سەر هەڵبژاردنەکان و لە ئێستادا بێگومان ینی ئێستا دیموکراتەکان لە ئێستاوە ینی هەمویان لەم بارەیەوە قسەیان کردووە دەڵێن نابێ ئەم شتەوە بێت تەنانەت یەکێک لە دیموکراتەکان لە سیناتۆرە دیموکراتەکان کە داکۆکیکەرێکی سەرسەختی مافی لەباربردنە سیناتۆر ئەلیزابێت وارن ئەو ئاماژی بۆ داوتی تەنها 5 پیاو لە دادگای باڵا ناتوانن بڕیار لەسەر ژیانی ملیۆنان ژن بدەن چونکە دیموکراتەکان یاخود لیبراڵەکان باز لەوە ئەکەن کە ئەگەر کەسێک بێوێ مناڵ لەبار بەرێ هەر مناڵەکە بە شێوەیەکی نایاساییش بێ لەبار ئەبرێت ئەمەش زیاتر نیگەرانی بۆ سەر تەندروستی ئەم ژنە دروست دەکات چونکە دەڵێن لەم حاڵەتەش باز لەوە ئەکەن کە هەژارەکان باجی سەرەکی ئەمادەن لەبەرەوەی ئەگەر کەسێکە بێوێ مناڵ لەبار دەتوانێت بچێ بۆ ویلایەتێکی بەداخەوە هێرۆ کاتەکەمان کۆتایی پێهات زۆر سپاس بۆ زانیاریەکان و ئەوەی کە لەگەڵمان نابووی سپاس ڕاستی بەفراو مژارێک گەلێکی باڵکێشە ڤەندەمین ڕۆژین داویدا بە تایبەتیژی هێنێک بەحسەوەیەکێ دەکەن و بەراڤبوونا ڤان ئەوەیان ژاری پۆلیتیکی ینی vê reşnivîsê
gelek ziyan gihande û em bijin wê seriyet yani ewa wê serbixweya dadgehê ku divê belav nebin û me dît jî ku Can Robertsî ev yek bawekî tund bersiv da. بەڵێ بێگومان ساڵە هەواڵێکی دیکەشمان هەیە لەسەر چاینا و کۆتوبەندەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام پێش هەواڵەکە ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. تەوی بلندبوونا vêdawiyê ya dahatên niftê yên Îranê cezayên Amerîkî yên ku dahat têk birin û zehmetên aborî ji bo mirovên asayî bi awayekî berbiçav derxistin pêş bi berdewamî bandoreke mezin li ser jiyana rojane hene. Îranî ji qata karsazan heta malbatên kêm dahat rûberûyî enflasyoneke zêde û zêdebûna bêkariyê dibe. Rêjeya enflasyonê ya fermî dora çel ji sediye û hinek texmîn dikin ku ew zêdetirî 5 ji sediye. Nêzîkî nîvê 82 milyon Îranî niha dibin sînorê hejariyê de ne. Bihayên tiştên bingehîn yên wekû nan, goşt û birinc roj bi roj zêde dibin. Medya Îranê gelek caran behsa ji karderxistin û grevê dikin ji aliyê karkerên ku bi mehane mûçe wernegirtine di nav wan de jî karkerên hikûmetê. پایتەختی چین ڕایگەیان کە خوێندنگەکانی ئەو شارە ڕۆژی پێنجشەمە وەک بەشێک لە هەوڵەکان بۆ نەهێشتنی دوایین حاڵەتەکانی کۆڤید دادەخرێن. وا پێشبینی دەکرا کە دوای پشووی ڕۆژی کرێکاران خوێندنگاکان بکرێنەوە بەڵام دەسەڵاتدارانی پەکین دەڵێن پێویستە بەلایەنی کەمەوە بۆ هەفتەیەکی تر خوێندنگەکان ڕابگیرێن. پەکین ڕۆژی پێنجشەمە تەنها 50 حاڵەتی نوێی کۆڤید ڕاگەیاندووە و هێشتاش ئەوانە نیشانەی نادیاریان هەبووە. ئەو وڵاتە کە ڕێبازی گەیاندنی حاڵەتەکانی کۆڤیدە بە خاڵی سفر لە پایتەختی وڵاتەکەدا کۆتوبەندی کەمتری سەپاندووە بە بەراورد بە شارەکانی دیکەی وەک شانگهای کە لە ژێر سنووردارکردنێکی زۆردایە. پۆلیسê İsraîlê got pevçûn di navara İsraîlî û Filistîniyan de roca pênşemê li mizgefta El Aqsa ya Orşelîmê bûn piştî rawestana 10 rocan ya girjiyan li wî cihê pîroz. Polîs got wan bi dihan serhildêr ku kevir û tiştên din davêtên hêzên ewlehiyê paş ve xistin. Nûçegihanê Ajansa Fransiya nûçeyan behsa hejmareke mezin ya polîs li ber mizgeftê kir di heman demê de ku heyva sora Filistînî hin hejmara qurbaniyan û qurbaniyên tundutujiyê ra negihandiye. Ev fevçûn di salvegera serbixwîna İsraîlê ya sala 1948 de pêk hatin ji nîvê Nîsanê ve pevçûn di navara polîsên İsraîlî û Filistîniyan de li avahiya mizgefta El Aqsayê nêzî 300 kes birîndar kirine. Tundutujiya li dijî jinan di van salên borî de li Tirkiye zêde bûye li gor hejmareke rêxistinên xwecihî û navnetewiyên jinan. Girîdayî vê yekê Komeleya Dem ya jinan ku berî 2 sal û nîvan li Stenbolê hatibû damezrandin kar dike li beramber ne wekheviya li dijî jinan di civakê de. Li gor pêzanînên beşek zêdesazî û rêxistinên jinan yên netewî û navneteweyî li Tirkiye tundiya dijî jinan di salên dawî de pir zêde bûye. Bi vê mijarê ve girêdayî Komala Dema jinê li Stenbolê beriya 2 sal û nîvan hatiye avakirin û komale ji bo her cure cihekariya dijî jinan da ku zêdetir di civakê de were dîtin xebatan dike. Her wiha komala ji bo ku jindiwarê aborî civakî û çandî de were nasîn û hişmendiyek were avakirin jî xebatan dike. Ku girêdayî vê yekê ji komale atölyeyên zimanê Kurdî jî li dar dixe. Endama komaleyê û mamosteya zimanê Kurdî û wergerberîvan Sarohan diyar dike ku tondiya serjinan ev 5000 salan didume û ev tondî li hemû cîhanê bi awayên cûr bi cûr xwe nîşan dide. Yek atölye li ser bi endamên komeleyê re bi endamên lijneya rêveberiyê û endamên din atölyeya me ya li ser dîrok ziman û çandê ku û li ser dîroka feminîzmê li ser dîroka jinê em pêktîn her heftê rojekê em kom dibin. Atölyeyeke ziman heye, zimanê Kurdî em li dar dixin.
بڤیاوایی هەواڵێن کە دخوازن کوردی هین ببن ئەس ئالیکاریان دەکەم ئەم بە هەورە دەمەکە خۆش دەرباس بکەن. هرچه کس اف سازی لطاقا شیشلیا استانبول بجی خباتن خوال سر پرسکریکن همو جنان ددومینه جبروه که جه کماله لگلک باجرن وی والاتی تیزانی و جن لدروه کماله کم دبن. دیسا ما مستساروهان وک خبات که طیبت یا کماله جه دست نشان دکه کو او پوپکستین کردی جا آماده دکن و وها جی بحثا سده ما ویکه دکه. جنین کرد هم لبر هم جبر جنبونا خو هم جبر کرد بونا خو به ایریشان را دو جاره روبرو دمینن به ایریشین گدان را روبرو دمینن جبر وی که مالی مذکر لگور پدیویان لگور داخوازان مگود پودکاستین کردی ام آماده بکن ترکی نوارو کنه چافکانی زدن به زمانه دم بیاوایی مگو ام دانیم کردی آماده بکن روشن پرسکریکن جنان لگور داخوازن جنان در حقیقت تندرستی در حقیقت دیروک و زمان و چندا هی ام پودکاستین در حقیقت تندیه ده و کویه زاینده جواکی ام پودکاستین کردی آماده بکن و بوی آوایم در کردن هم بر جنان ام دنگی خو بگینن وان او جیجبو کمیش هفهم بکن. لالی که دم وجه شوکار نشه توپراک جنک جامده و سردان کماله کریه. توپراک هرچه کس او نه اندام کماله آدم آجنه بجی خباتن کماله جبو تکوشین جنان یا دیجی توندیه بنرخ دبینه. براستی جه کماله که پیروزه و هنجی دزانن استانبول دا کرد پرن کردن جنجی پرن و سازیه که وک مالا خو بپعس مالا خو ببینن افدره جبوی ویجی تین ودره و مثلا ادی و کماله خبات خو پر اک بکه یعنی چاو بیشم خباتن اوسا بینه پیشی خو خبات خو بمشینه از باورم و چاخیجی پر خودیجی در کبن جبرکو یا و باجار مزنده یک مال خود بینن اف داره شوکار توپراک تقداندن آخافتن خود جدت نشان کرد کو اف کمالا یک جنابندن هری گرین که خواه ایفاده کرنا جنانه و بانگا تولیبون خباتن کماله لحمو جنان کرد. من بوتانی تنگ امریکا استانبول. نەریتی ماستی قەڵاتێ نەریتێکی کۆنی کاکەیەکانی هەڵەبجەیە ئەوان ساڵانە لە وەرزی بەهاردا هەڵدەستن بە دروستکردنی مەنجەڵی گەورە لە ماست و هەندێک پێداویستی دیکە دەبەخشن بە خەڵکەکە و هەر بۆیەش ئەوان ئەم نەریتە بە نەریتی بەخشینیش ناو دەبەن و پێکەوە لە هەرێم و عێراق لە گوندی هاوار کە بە خاکی پیرۆزی خۆیان ناوی دەبەن کۆ دەبنەوە بۆ بەڕێوەبردننی ئەم ڕۆژە. پەیامنێری دەنگی ئەمریکا فەرهان هەورامی لە هەڵەبجەوە سەبارەت بەم یادە راپۆرتێکتان پێشکەش دەکات. ماستی قەڵاتێ یاخود نەریتی بەخشین یەکێکە لە نەریتە ئاینیەکانی پێڕەوکارانی ئاینی یاسان هەموو ساڵێک لە تێپەڕبوونی دوو بەشی بەهاردا ئەنجامی دەدەن. ئەوانەی کە خاوەن مەڕووماڵات و مانگان شیرەکەیان دەکەن بە ماست و دەیهێنن لە قەڵا دەیبەخشن ئەوانشی کە نیانە لە بەرهەمی ئەوانە دەخۆن کە بەرهەمیان هەیە بەم نەریتە دەوترێ نەریتی بەخشین. شوێنمان بووە شوێنەکە ناوی قەڵاتێوە کە حیواندارەکان ماسمان نیاوە ئەیتر بڵێن لە ڕۆژی بەهارە ئەیتر ئاوا گەڵامێ وشت پێگەیە ڕان دەرچووە ماسەکەمان بردووە بۆ ئەو شوێنە دارێک وەک دارێکی گەورە لەوێ لە بنی دارەکە دامانیا پێیان پێ ماسی قەڵاتی. لەم نەریتەدا کاکەیەکان لە هەر شوێنێک بن دەگەڕێنەوە هاوار. هاوار لای کاکەیەکان خاکی پیرۆزە و دوایین مەنزڵگایانە کە بۆی دەگەڕێنەوە. هەموو چین و توێژەکان لەم نەریتەدا بەشدار دەبن. ئەمڕۆ ڕۆژی ماسی قەڵاتەیە ئەبەخشین دەتایبەت ماس دەبەخشین سکاتێ بۆ ئەوەی دڵمان وەکو ئەم ماسە سپی بێ ماسمان هێناوە ناوسازیمان هێناوە فلانە یاپراخ و بریانی هەموو شتێکمان هێناوە. ئەم ڕۆژە لەم ڕۆژەدا هەڵساون ئەوانەیان کە نیانە ئەوانیان نیانە ئەوانەیشیان کە هەیەیانە ئەوانەی نیانە بە خاڵی ڕۆژتۆ ئەحتیادی هێن ئەوانی کە ئەم پێیان بەخشیون ماسیان پێبەخشیون دۆیان پێبەخشیون کەرەیان پێبەخشیون ئەوەی هەبووە لە بەروبوومی حەیوانی بەشی ئەوانی تریشیان داوە.
تەمبور پیرۆستترین ئامێری مۆسیقی کاکەیەکانە. لەم نەریتەدا تەمبورەکانی گروپی هاواری شنروێ کە سەرجەمیان کاکەین بە ئاوازەکانی شەنگەڕا و بایۆ و داڵاهۆ بەشدار بوون لە نەریتی بەخشیندا. تەمبور ئالەتێکی زۆر پیرۆزە تایبەتە بە دینی یارسانەکان. ڕاستە ئالەتی کە هەیە بەڵام تەمبور تایبەتە ئاوێتە بۆ لەگەڵ دینی یارسانەکان. هەر کە باسی دینی یارسان کرا یەکسەر ئالەتی تەمبوریەتەکایەوە. بە ئامانجی هێشتنەوەی ئەم پێگاتە ئاینیە، وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت یەرێمی کوردستان و بەشێک لە قونسڵگەری وڵاتان پشتیوانی لە مەراسیمەکانیان دەکەن. ئەمە کەلتورێکی قەدیم کۆن هەر لە باو باپیرانمانەوە هاتووە. ئەمە کۆن ماسمانە بر بۆ قەڵاتی ئەوانەی حیوانیان نەبووایە. ئەکسەری هاوار ئەو کاتە حیوانی کەم زوو پێش لە پێشە حیوانی کەم بوو. ماسیانە بەر لەبەر ئەوەی ئەوانەی کە ماسیانیە دڵگران نەبن. ماسەکەمان تەوزیع کرد بەسەر ئەوانی کە. کاکەیەکان لە هەڵەبجە خاوەنی گوندەکانی هاوار و هەوارەکۆن و دەرەتفێن. چەندین مەزارگەی ئاینیان لە هەڵەبجە هەیە. ئەوان ئەگەرچی لە پارێزگاکانی عێراق و هەرێمدا هەن بەڵام هەردەگەڕێنەوە گوندەکەیان. خاوەنی ئاینی خۆیانن کە بە ئەهلی حاق یاخود یارسانەکان ناسراون. ئەم ساڵ بۆ ڕێزگرتن لە مانگی ڕەمەزان نەریتەکەیان لە مانگی 4 بۆ مانگی 5 دواخست. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، گوندی هاوار لە ناوچەی هەورامان. ژنێکە باژارê Mosilê nanê germ û taze çê dike û li bazara bajêr difroşe da ku debara xwe û heft keçên xwe bike. Ew rola dê û bav dilîze piştî ku mêrê wê ji aliyê çekdarên grûpeke nenas ve hatibû kuştin. Rojane çendîn kîloyên arî hevîr diket bo mavê çendîn demjimêran ew li demê serê sibê karê xwe li mal encam dide. Wî hevîrî dikete girik û dora nanê germ durist diket da ku li bazarê Sêrîçxanê li Mosila kevin bifirûşît. Gelek caran dayîk bi rolê babê jî radibe evî erkê giran bi stûkura xwe ve digirît ji bernebûna turêkekê. ڕستقی ما لەسەر خودێ و ڤینۆنیە تنێ ئەڤەیە ژێدەرا ماڵا من و ئەو ژی فرۆتنا ڤینۆنیە وەرزێ زڤستانێ فرۆش gelek kêm dibit ez li mala xwe nanî difrûşim û xelek qesta mala min dikin rewşa jiyana me gelek nexweş e ji ber ku ez çend karî bikim serê me hê dema kiryaxaniye. Nesrîn deyka heşt keçaye û çi semiyanên wesanînin bo wan kar bikin. Lewma ew ê biryar daye nanê germ bifirûşît, helbet piştî çendîn nexweşî û kêmasî ketîne jiyana wê û zarokan, ew ê biryara karkirinê da. Destpêkê min kar nedikir, lê zarokên min birsî bûn. Bacansor destê min nediketin, her çende kîlo 500 dînara ye. Lewma min xwe fêrî nanpêjiyê kir û min got xwe baştir e ez karî bikim. Da ku zarokên min birsî nemînin. Demê ev jine derdkevîte karî, her tem bîriya zaroyên xwe dike. Ka çawa dê serederiya xwekin, heta ew li demê rojava bigehîte mal. Ez çawa bikim zarokên min gişt kiçin. Her dem tirsek li cem min heye û xema wan min helgirtiye. Dema ez qesta karê xwe dikim û nanî difrûşim, her dem ez fikra xwe dikim ez dibêjime xwe zî nanê xwe bifrûşe û vegere malê. Ji ber ku ji hizra min dernakevin. Mêrê vê jinê piştî sala 2003 da ew bi destên grûpekê çekdarên nenaskirî hat bû kuştin û heya niha wek şehîd nehatiye tomarkirin û xanoyê wan di şerê azadkirina Mosilê da hatiye rûxandin. Lê ew ê xwe radestî qedera xwe nekiriye û rojane kar diket
داک و خەرجیên zarokên xwe bi dest bêxît. Kawa Emer dengê Amerîka Mosul. جوتیاران و بەرهەمهێنەرانی پرتەقال لە پاکستان سەرقاڵی کۆکردنەوەی بەرهەمەکانیانن لە باخەکانی ناوچەی سەرگۆدای پاکستان. میوەی پرتەقال بازرگانیەکی گەورەیە لەم بەشەی پاکستاندا و کۆمپانیایەک دەڵێ ساڵانە نزیکی 200 ملیۆن دۆلار لەم بازرگانیەی دەست دەکەوێت. با پێکەوە راپۆرتێک لەم بارەیەوە ببینین. بۆ gelek berhemhênerên fêkî werzaçinîna pirteqalan ji meha 12 dest pê dikir û bû dema çendîn mehindî vedkeşit. Pirteqalên şirînên Pakistanê beşeka here mezin e ji berhemên fêqiyê tirş û behra mezin jê bû dervey welatî tê hinartin. Ednan Şazad rêveberê hinartinê yê kompaniya Metêla Kelo dibêjit gelek welat hej berhemê me dikin. Em berhemên xwe dişînin bêtirî 6 welatan di nav de jî Rûsya û Kanada û Brîtanya. Wisa jî bo Asya wekû Filipîn û Endonîsya û welatên kendavî wekû Erebistana Siûdî. Rêveberê hinartina berhemê dibêjit pirteqal bû kargeha kompaniyê tên hinartin wildîfra di proseka amadekirinê de derbas dibin. Pirteqal têne şûştin, wildîfra têne şemakirin da narizin û bigehne cihê mebestê. Şazad piştrast dikir ku di werzê çar mehan da ew 100 milyon dolarên Emerîkî bi dest dixin û ev e tiştekî baş e bo Pakistanê. Helbet di vê demê de em 200 milyon dolarên Emerîkî di salekê de bi dest dixin. Werzê Portuqalan 4 mehin. Eger em 200 milyon dolaran bi dest bixin, ev ji bo Pakistanê gelekî baş e. Tajmal Şah bazirgan e ew pesna berhemên devera behlewel û sergoda dide. û dibêjitin pirteqalên Pakistanê bi navodengtirîn yekin li cîhanê de. Portuqalên deverên behlewel û sergoda pir bi navûdengin. Berhemeke pir ji vê deverê tê. Portuqalên Pakistanê li cîhanê bi navûdengin. Cûtyar dibêjin axa devera sergoda baştirîn yeke bû çandina pirteqala ji ber bay û dewlemendiya axê û rêja xwê di nav axê da. Sultan Mahmud yê 84 salî 10 dûnemên erdî li Pakistanê û li devera behlewel teshîl hene. Ew dibêjit tama berhemên vêrê ne wekû çi ceheka diye. Ev ax gelekî bi xêr û bêr e. Berhemê pirteqalên xweş hene ne wekû çi cihekî dinê cîhanê. Pirteqalên Pakistanê yê herî xweş in. Li gor Wîzareta Pîşesazî û Bazirganiya Pakistanê li werzê sala 2020 û 2021 Pakistanê 406,000 tenên pirteqala bû dervey welatê hinartin û ev e mezintirîn berheme di werzekê da. کاپسولا سپیس اکس دراگن کو 4 ازمانگر تیدنه جه ایستگاه ناونتویا بوشاهی عزمین درکت و ودگره عرده. ازمانگر ناسای راجا چاری توم مارشبورن و کایلا بارون تاوی ازمانگر اجانسا بوشاهی عزمانیا اوروپای ماتیاس مورر 6 مهن لبوشاهی عزمانن. ناسا و سپیس اکس دبیجن کاپسولا دراگون دمجمیر 1.20 دقیقه بدانه سبهی لگوری دما روجهلات لسر استرالیای جبو بوشاهی عزمین وقتیا سپیس اکس دبیجه کاپسول ده 23 دمجمیر و نیوان پشتی وکیشانا دسپیکی داکوه. بله بینرین هجا دوی ناویدا پریس کنفرانس که لأوروپا چه دبه او جی لدور داخوازا ولات فنلندا و سویدی جبو تبلیبونا هفپیمانیا لشکریا ناتویه او هفپیمانیا که روش بروش برفره دبه و تایبتیجی امتزانن دوان دمین داویدا پشتی ایریشا روسیایی لدیجی اوکرانیای هنک ولات داخواز دکن که تبلی و هفپیمانیا ناتویه ببن دیارا جوان فنلندا و سویدی که نها د پریس کنفرانس یعنی کنفرانس که روزنامه‌گری تفدیگره هر حال یعنی و داخوازین خو پیشکش بکن دمینه کا ناتو چاوا او امیجن داخوازنامه انوان بپجرینه ام دزانن کو مترسیک ل اروپا درکتیه پیش ل دور ام بجن او ایریشو مترسیا کو روسیا لسر اروپا دسپینه بله بینر هجا کورد کنکشن لور بداویت هر شاد و بختور بن لای منی شوا هر شاد و بختور بن